سڵاوتان لێبێت بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵا. لەم بەشە لە بەرنامەکانی تەلەڤیزیۆنی کۆمەڵا بابەتێکتان بۆ دەخوێنمەوە لەژێر ناونیشانی بزوستنەوەی ژنان خاوەنی ئاسۆیەکی گەشە بۆ داهاتووی لە نووسینی بەڕێ سعید ئەمانی بۆ پێشوازی لە 8 مارس ڕۆژی جیهانی ژن. خەبات و تێکۆشانی ژنان لە گۆڕەپانی ژیانی سیاسی و کۆمەڵایەتیدا چ لە ئاستی دنیادا و چ لە ئێران و لەم ساڵانەی دواییشدا لە کوردستان ڕوون و بەرچاوە و ئەم هەڵدان و گەشە بەردەوامە ئەندیشەیە لە ئاستێکدایە کە ژن لە مەیدانی خەباتدا تەنانەت گەیشتووەتە ئاستی ڕێبەری شۆڕشیش. ڕۆزا لۆکزامبۆرگ نمونەیەکی گەلێک بەرچاوی ڕێبەرانی ژنە لە ئاستی نێونەتەوەیشدا. ئەم تێکۆشەرە کۆمۆنیستە و باقی خەباتکارانی ژن لەوانە کلارە زتکین داکۆکیکاری شێلگیری ئارمان و ئارەزوو شۆڕژگێرانەکانی جەماوەری زۆر لێکرا و وەگیان هاتوو بوون. بەبێ ترس و دوودڵی پێیان ناوەتە بواری خەباتی بەردەوام لە دژی زۆڵم و ستەم و بێعەداڵەتی سەردەمەکەیانەوە و تا ئاخرین ساتەکانی ژیانیان لە خەبات و بەرخۆدان بۆ دەستەبەرکردنی ئازادی و بەرابەری بۆ گشت مرۆڤایەتی نەوێستاون. دۆر و تەئسیری ئەم ژنە خەباتکارانە لە ئاستێکدا بووە کلارە زتکین لە ساڵی 1910 وەک ژنێکی هەڵسوڕاو لە بواری دابینکردنی مافەکانی ژن شۆڕژگێر و بەرابەری خوازی ئەڵمانی لە کۆنگرەی نێونەتەوەی ژندا پێشنیار دەکات ڕۆژی 8 مارس بکرێتە ڕۆژی جیهانی ژن. لەلایەن کۆنگرەوە گرنگیەکی زۆری پێدەدرێ و دوای ساڵێک قسە و باز لەسەرکردن پێشنیارەکەی پەسەند دەکرێ و ئەم ڕۆژە وەک ڕۆژی جیهانی ژن هەموو ساڵێک لەلایەن ژنان و پیاوانی بەرابەری خوازی دنیاوە لە ئاستێکی بەرین و بەشکۆیەکی تایبەتەوە یادی دەکرێتەوە. نمونەیەکی تری ژنانی چالاک و خەباتکار ئەلێکساندر کۆلێنتایە. کۆلێنتای لە ساڵی 1890 پەیوەندی کردووەوە پارتی کرێکارانی سۆسیال دموکراتی رووسیەوە و هەڵسوڕاو بووە لە بزوتنەوەی ژنانی سۆسیالیستی دنیادا. ساڵی 1970 بووە بە ئەندامی کۆمیتەی ناوەندی بۆلشویکەکان. ئەم تێکۆشەرانە بەردەوام لەژێر هەڕەشەی تیغی قین و نەفرەتی کوێرانەی دەسەڵاتداران و پارێزەرانی نەزمی کۆنەپەرستانەی ئاینی پیا و سالار و سەرمایەدا بوون. ڕۆزا لۆکزامبۆرگ خەباتکاری هەڵکەوتە و بەرابەری خواز دوای ئەشکەنجە و ئازارێکی زۆر لەلایەن مەئموران و ئەشکەنجەگەرانی سۆسیال دموکراسی ئەڵمانەوە فڕێدرایە نێو ڕووبارێکەوە. ئەزموون و دەستکەوتی خەباتی ژنان بە درێژایی مێژووی خۆی لە کۆمەڵگەدا گەرای خستووەتەوە و بەرهەمەکەی حوزوری بەسەدان و هەزاران ژنی تێکۆشەر و بەرابەری خوازە لە مەیدانی خەبات و بربەرەکانێکردن لە بەرامبەر زۆڵم و زۆرداریدا و هەوڵ و تێکۆشانە بۆ دەستەبەرکردنی مافەڕەوا و زەوتکراوەکانی ژن وەک نیوەی کۆمەڵ. بە تێپەڕبوونی زەمەن و بەرینتربوونەوەی هەرچێ زیاتری دەسەڵاتی نظامی سەرمایەداری و گەشەکردنی کەرەسەی وەبەرهێنان کە ئاکامەکەی زێدەخوازی بێسنووری بەدەستهێنانی بەهرەی زیاتر و کەڵەکەکردنی زۆر و زۆرتری سەرمایەیە لەلایەن خاوەن سەرمایەکانەوە و چۆسانەوە و بێمافکردنی هەرچی زیاتری چینی کرێکار بە ژن و پیاوەوە. و ئێستا قەیرانی ئابووری جیهانیش بووەتە سەرباری. ئەرکی تێکۆشەرانی بواری هەوڵدان بۆ دابینکردنی مافی یەکسان بۆ هەموو مرۆڤەکان بەگشتی و بۆ ژنان بە تایبەتی قورستر لە ڕابردوو کردووە. چۆن ژن هەم وەک کرێکار لەلایەن سەرمایەدارانەوە دەچۆسێتەوە و هەم وەک ژنیش لەلایەن کۆمەڵگەی ئاینی و پیا و سالارەوە. چۆسانەوەی دوولایەنەی ژنان دیاردەیەکی کۆمەڵگای چینایەتیە و لە سەردەمی ئێمەدا وەک دیاردەیەکی ذاتی کۆمەڵگای سەرمایەداری چاوی لێ دەکرێت. ژن لە ماڵەوە لە ناوەندی کڕین و فرۆشتنی هێزیکار لە شوێنی ژیان و بە شێوەی گشتی لە کۆمەڵگەدا واتە لە کۆمەڵگەی سەرمایەداریدایەکە دەکەوێتە ژێرباری وەحشیانەی
هەموو هەڵاواردن و زوڵم و بێمافیەکەوە. هەڵاواردنی ڕەگەزی لە نێوان ژن و پیا و لەم کۆمەڵگەیەدا بەشێک لە خەسڵەت و ئاکاری ڕۆژانەی بەدەستهێنانی زیاتری سوودی سەرمایە و یەکێک لە پێداویستی حقوقی مەدەنی و کۆمەڵایەتیەکانیەتی. نیزامی سەرمایەداری نەدەیەوێت و نەدەشتوانەی لەمڕۆدا کار بۆ گشت تاکەکانی کۆمەڵ بە ژن و بە پیاوەوە دابینکات. بۆیە بە هەموو جۆر و شێوەیەک وەک پەنابردنە بەر خورافاتی ئاینی و تاریف و پیاهەڵدان بە داوینی پڕ لە میهر و عتوفەتی دایک بە سوودبوونی بۆ پەروەردەی سالمی منداڵ و هیتر نیوەی کۆمەڵ واتە ژنان هان دەدات بەجێ ئەوەی لە ماڵ بێنە دەر و خوازیاری کاربن تا لەم ڕێگەیەوە مافەزە و تکراوەکانیان بەدەستبێنن، لە ماڵەوە بمێنەوە و ئەرکی بێکرێ و بێحەقدەستی منداڵ بەخێوکردن بگرنە ئەستۆ کە سوودی بۆ دنیا و ئاخرەتیان هەیە و قازانجی نظامی سەرمایەداریشی تیادایە. شێوەی بەرهەمهێنانی سەرمایەداری بەردەوام و بە چەشنێکی بێ ئەملا و ئەولا ئوردووی بەرینی بێکارانی وەک لەشکرێکی پاشەکەوتکراوی کار لەگەڵ خۆی کێش کردووە. ئەم لەشکرە بەرینە کە ژمارەی ئەندامەکانی لە ئاستی نێنۆتەوەیدا واوەترە لە چەند ملیۆن و تەنانەت لە سنووری ملیاردی شتێتەپەڕێ تەنیا لە کرێکارانی بێکارکراوی کارخانە و نێوەندە بەرهەمهێنەرەکان پێک نایێت، بەڵکو جەماوەری بەرینی ژنانی ماڵەوەی وڵاتانی دنیاش بەشێکی شاراوە یانی ژێرزەمینی ئەو ئوردووە بەردەوام ڕوو لە زیادبوونن لە پانتای ئیمپراتوری سەرمایەدا. لە ماڵدا مانەوە و ماڵداری ژنان بەردەوامی و تەنانەت پەرەگرتنی کاری ناوماڵ لە کۆمەڵگای سەرمایەداریدا کاردانەوەی ڕاستەوخۆی دژایەتی ذاتی سەرمایە و مەکانیزمی سروشتی ئەم شێوەیە لە بەرهەمهێنانە بۆ بەهرەکیشی زیاتر لە کاری سراسەر بەخۆڕایی سەدان ملیۆن فرۆشاری هێزی کار. ئەم لە ماڵمانەوە و ماڵداریە لە وڵاتانی پێشکەوتووتری سەرمایەداریدا بە پێ پێداویستە سروشتیەکانی پرۆسەی کەڵەکەکردنی سەرمایە و لە ژێر زەخت و گوشاری بزوستنەوەی کرێکاریدا تا ڕادەیەک کەمترە لە وڵاتانی کاپیتاڵیستی ئاسیایی، ئەمریکای لاتین و ئافریقا. بەڵام تەنانەت لە پێشکەوتووترینی ئەو وڵاتانەش لەگەڵ ڕوودانی هەر قێنانێکدا سەرمایەداری نوێنەرانی ڕاست و چەپی خۆی هەر لە محافزەکارەوە بیگرە تا دەگاتە لیبرال و سوسیال دموکرات لە ناکاو دەریایەک فرمێز بۆ مناڵان هەڵدەڕێژن. سەبارەت بە ڕوونکردنەوەی گرنگی داوێنی پڕ لە مهری دایک بۆ منداڵ لە بەرهەمی دەستڕەنجی کرێکاران و زەحمەتکێشان، کاردیناڵ و قەشە و ئاخوند و پسپۆڕی پەروەردەی کۆمەڵایەتی بەکرێ دەگرن تا بیسەلمێنن کە باوشی دایک لە باخچەی مناڵان باشترە بۆ هەڵدان و گەشەی فکری منداڵ و کار لە دەرەوەی ماڵ زیان بەخشە بۆ دایکان. لە لایەکی دیکەشەوە بەرەی فەمینیزمی ئیسلامی و لیبراڵەکان لە ژێر پەردەی ڕێکخراوگەلی جۆراوجۆردا خەریکی خۆڵکردنەچاوی بەرەی سۆسیالیست و ڕادیکاڵی بزوستنەوەی ژنان و دەیانەوەی بەلاڕێدا بەرن و لە غاوی بگرنە دەست خۆیان. بەڵام گیانبازی و فێداکاری ژنان لە کوردستان ئەو ڕاستیەی سەلماندووە کە ئیتر ژن کوێ لەو دیلی نظامی دواکەوتووی پیاسالاری مەسەبی و سەرمایەداری نییە و خاوەنی ڕۆڵێکی یەکسانە لەگەڵ هاوسەنگەرانی پیاویدا لە ڕێزی خەباتی ڕێکخراوێکی وەک کۆمەڵە و باقی ڕێکخراوە چەپ و ڕادیکاڵ پێشکەوتن خوازەکان و ئەمەش ورێکی تایبەتی بەخشیوەتە هەڵسوڕاوان و پێشڕەوانی بزوتنەوەی ژنان لە ئاستی ناوچەکە. سەرەڕای هەموو ئەم کەند و کۆسبانە ئێستا ئێمە شاهدی گەشە و بەرەوپێشوونی بزوتنەوەی ژنان لە ئاستی ئێران و کوردستان و ناوچەکە داین و دەبینین ئەم بزوتنەوەیە شێلگیر و شەفافتر لە پێشوو پێداگری لەسەر داواکاری ڕەواکانی دەکات، لە ناوەڕۆکدا ڕادیکاڵتر و سۆسیالیستی تر بووتەوە. ئەگەر چاوێک لە ئاخێز و شۆڕەشێک بکەین زیاتر بە پێشەنگایەتی ژنان کە ماوەی زیاتر لە 5 مانگە
بە ناوی شۆڕشی ژینە و لەژێر دروشمی سەرەکی ژن ژیان ئازادیدا سەرتاپای کۆمەڵگەی ئێرانی داگرتووە و کاریگەری لەسەر ئاستی ناوچەکە و جیهانیش بووە، بەڕوونی دەبینین کە ژنان تا چه ئاستێک جێپێ خۆیان لە نێو کۆمەڵدا قایم و پتەو کردووە. پێشەنگایەتی ئەوە لەم شۆڕشەدا بە دنیای سەلماندووە کە ژن خاوەنی ئەو توانایی و لێهاتوویەیە کە دەکرێت چارەنووسی سیاسی، ئابووری و کۆمەڵایەتی کۆمەڵگای پێبسپێردرێت. خەباتی ئەم بەشە لە ژنان و پشتیوانی شێلگیری پێشڕۆترین بەشی تێکۆشەرانی ژنان لێیان بزوستنەوەی ژنانی بردووەتە فاز و ئاستێکی بەرزترەوە و ئەم بزوستنەوەی کردووەتە خاوەنی ئاسۆیەکی گەش بۆ داهاتووی. پێویستە بە هەستکردن بۆ ڕاستیانەی باسکران و لەژێر کاریگەریاندا بە گڕووتینتر لە ساڵانی پێش و بچین بەرەو هەرچی بەرینتر و شکۆجار بەڕێوەبردننی ساڕۆژی 8 مارس ڕۆژی جیهانی ژنەوە. بەڵێ بینەرانی خۆشەویست، ئەوەی کە پێشکەشتان کرا بابەتێک بوو لەژێر ناونیشانی بزوستنەوەی ژنان خاوەنی ئاسۆیەکی گەشە بۆ داهاتووی لە نووسینی بەڕێ سەعید ئەمانی بۆ پێشوازی لە 8 مارس ڕۆژی جیهانی ژن. هیوادارین جێگای سوود و ڕەزامەندی ئێوەی خۆشەویستیش بوو بێت.